بناوخوای گەورە و مهرەبان ئەمڕۆ ئێمە وەکو مەکتەبی تەنفیزیە کێتی مامۆسایانی کوردستان کۆبوونەوەی ئاسایی خۆمانمان بەست کە سێ مانگجارێ دەکەین بە بەشداربوونی ئەندامانی سکرتاریەت و سەرجەم سەرۆک لقەکانمان کە بریتین لە 12 سەرۆک لق لە هەموو کوردستان و ئەو خاڵانە کە لە بەرنامەمان بوو تاوتێمان کرد و گفتوگۆمان کرد. دیارە بارودۆخی کوردستان ئەمڕۆ بارودۆخێکی دی قورسە لە ڕووی تەندروستیوە. ڕۆژانە توشبوان زۆر دەبێت، کۆچکردو زۆر ئەبێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا. پرۆسەی خوێندن فەکی کەوتووە، ڕاوەستاوە، دەرگاکانی قوتابخانەکان داخراوە. بۆ ئەو مەبەستە ئێمە حەزەکەین ئەمڕۆ پەیامێکمان بێت دەربارەی ئەو بابەتە دوای گفتوگۆکردن و لە نێوان خۆمان وەکو یەکێتی مامۆسایانی کوردستان کە بەشدار بین لە کۆبوونەوەی لەگەڵ وزارەتی پەروەردە و پەرلەمانی کوردستان بۆ مەبەستی گفتوگۆکردنی لەسەر پرۆسەی خوێندن و ئایندەی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستانە کە پێشنیاری وزارەتی پەروەردە بە ئەلکترۆنیکردنی خوێندن تا بە شێوەیەکی کاتی ئێمە پاڵپشتی ئەو بریارە دەکەین، بەڵام بە ڕەچاوکردنی ئەم خاڵانە ئەمڕۆ خوێندن لە مەترسیدا بە هیچ شێوە ئێمە ڕازی نین کە خوێندن پەکی بکەوێت یان خوێندن دوا بخرێ بۆ ساڵێکی تر یان خوێندن ڕاوەستێت تەئجیل بکرێت واتو هەڵبشێتەوە. ئێمە لەگەڵ ئەوەینا ساڵی خوێندن بەردەوام بێت، بە هەر شێوێک بێت، بە ئەلکترۆنی بێت، لە ناوەندەکانی خوێندن بێت بۆ ئەوە مناڵەکانمان قوتابیان و خوێندکاران چارەنووسی خۆیان دیاری بکرێت. خاڵێکی تر داواکەین دەسەڵات بدرێتە بەرەوبەر گشتیەکان بۆ ئەوە ئەو ناوچانە کە ئەنتەرنێتی پێناگەیت، بۆ ئەو ناوچانە کە کارەبایتیان نییە ڕەچاو بکرێت و هەوڵ بدرێت لەو شوێنانە ڕۆژی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ خوێندن لە ناوی بەردەوام بێ بە هەر شێوەیەک بێ کە ژمارەی قوتابیان و خوێندکارانی کەمە. پەیوەندی لە نێوان خوێندکار و قوتابی مامۆستا زۆر گرنگە، هەر نەبێ لە هەفتەیەک ڕۆژێک بێت چەند کاتژمێرێک بێت، ئەو پەیوەندیە لە نێوان قوتابی و مامۆستاکەی بەردەوام بێت بە هەر شێوازێک وزارەتی پەروەردە ڕێکی ئەخات، یاکو ئەگەر نەکرێت بە ئۆنلاینیش بێت ڕاستەخۆ قوتابی لەگەڵ مامۆستاکای ئەوانانە کە سەیری دەکات یان بەشدارە بێت لە خوێندنی تۆری ئاگای لێ بێت. ڕەچاوکردنی پۆلەکانی 1 و 2 و 3 بنەڕەتی بەرنامەیەکی بۆ دانرێت، بۆ ساڵی ئایندە ئەبێت، بۆ پشووی هاوینە ئەبێت، لەبەرەوە ئەمانە بەڕاستی قوربانین. خوێندنی پۆلی 12 بەردەوامە، چارەنووسیان دیارە، بەڵام لە ئەوان گرنگتر پۆلی 1 و 2 و 3ەیە کە دەبێ ڕەچاوی بارودۆخیان بکرێت. دەبێ وزارەتی پەروەردە پلانێکی توکمەی بێت، مراعاتی هەرمەرجەکە بکات، بەرنامەیەکی باشی بێ بۆ خوێندنی ئەلکترۆنی. لەبەر ئەوە بەڕاستی مانگی 9دا معاناتمان بینی، دەبێ حملەیەکی ڕاگەیاندنی بۆ بکە، خەڵکەکە وعی بکاتەوە بۆ گرنگی خوێندنی ئەلکترۆنی، چ لای مامۆستا چ لای قوتابی و لای خوێندکار. حملەیەکی باش بکرێت بۆ ئەو بابەتە، بۆ ئەوە بتوانین لەو خاڵەیە مەسەرکەوتوو بین و ئەم خوێندنی ئەلکترۆنیە بە شێوەیەکی کاتی بێت، نەک بەردەوام بێت. ئەگەر هاتوو سبەی دوو سبەی بارودۆخی توشبانی کۆرۆنا باش بوو، بارۆخەی تەندروستی باش بوو، ڕێژەکە دابەزی، ئەوە دەکرێت ئێمە پێداچوونەوە بۆ بڕیار بکەین و تاقیکردنەوەکان دەبێت لە ناوەندەکانی خوێندن بێت، نەک بە شێوەیەکی ئۆنلاین وەکو لەسەر 20 لەسەر 60ەکان کە کۆتایی وەرزە دەبێت لە ناوەندەکانی خوێندن بن. ئەم خاڵانە ئێمە پاڵپشتی وزارەتی پەروەردە دەکەین و هەموو توانای خۆمان دەخێنە کار بۆ ئەو پرۆسە سەرکەوتوو بێت. بەڵام ئەم بریارێکی ناچارەییە، ئەمە ئەضعف الئیمانە بۆ ئەوە خوێندنی ئیمساڵ نەفەوتێت. کۆمەڵی خاڵی تریشەیە کە باسمان لێ کرد کە جەخت لەسەری دەکەینەوە، کێشەی موچەیە. مەسەلەی موچە خاڵێکی زۆر گرنگە. ئێمە دوو ساڵی ڕابردوو وەکو ساڵانی 2014 و 15 و 16 دەڵێنی بەدەستی موچەوە، چ لە ڕووی دواکەوتنیوە چ لە ڕووی بڕینیوە. 3 مانگە حکومەتی هەرێم وعدەکەی جێبەجێ کردەوە، ئێمە دەستخۆشی لێکن کە مانگانە لە 25 مانگ دەسەکە بە دابەشکردنی موچە، بەڵام بەداخەوە بە بڕینەوە. ئەو ئیسە کاتی ئەوە هاتووە بە تایبەتی لە دوای ڕێککەوتنامەی بەغدا و هەولێر. ئەمە لەلایەک و بارودۆخی دارایی حکومەتی هەرێم باش بووە. هیوادارین حکومەتی هەرێم بە زووترین کات بریاری هەڵگرتنی بڕینی موچە یان مانگی 4 کە چۆن پێشبینی کراوە مانگی 4 بە کاملی بدرێت بۆ ئەوە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان جۆرێک لە سەقامگیری دەرونی و بارودۆخێکی داراییان بگەڕێنێتەوە بۆ ئەو بتوانن ژیانی خۆیان لەم بارودۆخە تەندروستیە قورسە
تەواو بکەن. خاڵێکی تر کە ئێمە باسمان لەسەری کرد مەسەلەی وانە بێژانە. وانە بێژان لە بارودۆخێکی خراپ دەن، بە تایبەتی ئێستا دەبێتە پشوو بۆ ئەوان، بۆ لەبەر ئەوە ناوەندەکانی خوێندن کە کاتێدا ئەخرێت ئەوانە بێکار دەبن، بۆ پارەی محازەرەکانیان پێ نادێت. وەکو چۆن داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی بێت و ئێمەش لێرە پرۆژەیەک ئامادە دەکەین لە ئایندێکی نزیکە هەوڵ بدرێت ئەم مانگانە کە قوتابخانە دائەخرێت وەکو مانگی 10 و 11 و 12 بەرەپارەیەکیان بۆ خەرج کرێت، چۆن بۆ مامۆستایانی بەکردیۆ 300,000 و بۆ مامۆستایانی دیبلۆم 250,000 دینار بۆ ئەو مانگانە کە خوێندن دەرگاکانی خوێندن داخراوە بکرێتەوە. لە لایەکی تریشەوە حکوومەتی هەرێم هەوڵدا هەر نەبێ لە جاتی ئەوە ئەو خەڵکانە کە خانەنشینە بن لە ناو مامۆستایانە ئەوانە دامەزرێن، بەڵام دوای جەمدانی داتەپەیس و کۆمەڵی خاڵی ڕێکوپێک کۆمەڵی خاڵی ترمان باس کردووە دەرفەت بە مامۆستا عەبدولواحید دەکەم ئاماژە بە چەند خاڵێکی بدا لەگەڵ مامۆستا عەتایە. بەرە مامۆستا. وڵا سوپاسی ئامادەبوونتان دەکەین وێڕای ئەو تاکیدکردنەوەی مامۆستا ئەحمەدی لەسەر ئەو خاڵانە. ئێمە کۆمەڵک خاڵی تریشەیە کە بەڕاستی ئەمڕۆ تاکیدمان لەسەری کردەوە. لێرە داوا ئەوەی دەکەین داوامان کردووە پێداگیرین لەسەر ئەوەی کە یاسایەکی خانەنشینی یەکگرتوو لە هەرێمی کوردستان دەربچێت، چونکە بەڕاستی پێمان وایە ئەو یاسایە خزمەتی بە هەموو توێژەکان دەکاوە بە شێوەیەکی دادپەروەرانەش. لە ئێستاە کۆمەڵک یاسا هەیە، ئەو یاسایانە بەڕاستی بوویتە جۆرێک لە نادادپەروەری لە پێدانی امتیازاتی خانەنشینی. ئەمە خاڵێکە. خاڵی دووەم، ئێمە پێشتر پرۆژەی پارێزبەندی مامۆستایانمان یاسای پارێزبەندیمان تەقدیم کردووە پەرلەمانی کوردستان. ئێستا داوا دەکەین کە بەڕاستی ئەم یاسایە یاخود ئەم پرۆژە یاسای بخرێتە بەرنامەی کار. داوا لە پەرلەمان دەکەین بۆ یاسای پارێزبەندی مامۆستایان دەربچێت. خۆتان دەزانن چەند مەکانەی مامۆستای بەرز و پیرۆز بێت، ئەوەندە پرۆسەکە بە شێوەیەکی باش دەڕوات بڕێوە. خاڵێکی تر ئێمە پێمان وایە پلە بەرزکردنەوە کە ئەمە پێدراوێکی یاسایی مامۆستایان و فەرمانبەرانیشە بە جۆرەی یاسای خانەنشینی ژمارە 24 ساڵی 1960 کە دەبێت پلە بەرزکردنەوە هەبێ بەداخەوە لە 2015ەوە بەهۆی ئەم تەنگژانەی کە ڕوبەڕووی هەرێم بوو تۆ ڕاگیراوە. بۆیە ئێستا ئێمە داوا دەکەین لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی بۆ ئەوی بەڕاستی ئەو یاسا ئەم پلە بەرزکردنەوە بۆ مامۆستایان بجێردرێتەوە و مافەکانیشان پێ بدرێت. خاڵێکی تر کە پێمان وایە زۆر ضروریە ئەوەش کە ئەویش پاداشی چاودێری مامۆستایانی هۆڵەکانی ئەزمونە گشتیەکانی ساڵی ڕابردووە ئی هەردوو خول تا ئێستا نەدراوە، بۆیە لە سولەیمانی دراوە بەڵام لە دهۆک و لە هەولێر نەدراوە بەڕاستی. بۆیە ئێمە داوا دەکەین وەزارەتی پەروەردە زوو بڕیاری ئەوە بدات بۆ ئەو پاداشانە بدرێت، چونکە ئێمە لەبەردەم تاقیکردنەوەی گشتی دانجارێکی تر ڕەنگ بێ مامۆستایان نیگەران بن لەوەی کە ئەگەر پاداشی ساڵی ڕابردووان پێ نەدرێت لەم ساڵدا بەڕاستی ئەم پرۆسەیە بە باشی بەڕێوە بن. ئەمە کۆمەڵک خاڵ بوو، ڕەنگە ئەگەر خاڵێکی تریشەی مامۆستا عەتا ئاماژەی پێ بدات. بەڵێ فەرموو مەسەلەی کەمبوونەوەی ژمارەی ئەندامانی یەکێتی مامۆستایانی کوردستان بۆچی مامۆستایان نان هەوێن وێکەوە نازنامە وێکەوە ببنەوە ئەندامی یەکێتی مامۆستایان خەڵک متمانەی پێتان نەماوە چییە ئەو کارەکەی چییە؟ من پێش وەڵامی پرسیارەکەی کار ئێمە ئەوەی شتێک کە زۆر جەختمان لێ کردەوە مەسەلەی گرنگی پرۆسەی پەروەردەیە کە بە شێوەیەکی سروشتی بەردەوام بێت، چونکە لە ڕابردووە خوێندنی ئەلکترۆنی بە تەنها نابێتە بەدیلی خوێندنی ناوپۆل. بۆیە ئەمڕۆ ئێمە جەختمان کردەوە کە خوێندنی ئەلکترۆنی کاتێ سەرکەوتووە بێ کە هەر چۆنێ تەواصل هەبێت لە نێوان قوتابی مامۆستایە، واتە لە هەفتەیەکە ڕۆژێک یا چەند ڕۆژێک خوێندن لە ناوپۆلە هەبێت بۆ ئەو تەواصلە هەبێت و ڕەچاوی قوتابخانەکانی دەرەوەی شارلادەکان بکرێ بەمە بەڕێوەبەری پەروەردەکان هەندێک سەلاحیەتیان بدرێت تێدەستکراوە بن بۆی کە بۆ هەندێک قوتابخانەکانی دەرەوەی شار تایبەتمەندی خۆیان بدرێتێ. یەک خاڵی تر گرنگ کە زۆر تاکیدی لێ دەکەینەوە بۆی وانەبێژان دڵخۆش بن. ئێمە داکۆکی لە مافی وانەبێژان، چونکە نزیکەی 7,000 وانەبێژ لە هەرێمی کوردستانە هەیە. پرۆسەی پەروەردە لەسەر شانی ئەمانە ڕاوەستاوە، پێویستە حکوومەتی هەرێم بە زووتری کاچارەسەرێ بۆ ئەمە بکات بە دووشت، یان گرێبەستیان لەگەڵ بکات یان دامەزرێنێت. بەرزە پرسیارەکەی ئاکارەوە یەکێتی مامۆستایان بوون بە ئەندام لێنە یەکێتی مامۆستایانە شتێکی ئارەزوومەندانەیە. ئێمە لە خول لە ناسنامەی پێشوە 74,000 مامۆستا بەرەوسەر بە ئارەزوومەندانە بوو بە ئەندام لە یەکێتی مامۆستایان. ئێمە لە سەرەتای ئەم ساڵەوە دەستمان پێ کردوەوە لە ماوەی تەنها 2 هەفتە بۆ 3 هەفتە کە دەستمان پێ کردوەوە 11,000 مامۆستا داوای ئەندامەتی کردووە. نزیکەی
10,000 مامۆستای تریش ئەمڕۆ کە سەرۆکی لەخەکان هێناویانە بەمە ئێمە تەوەقوعەکەین ئەم جارە بوون بە ئەندام لێچێتی مامۆستایان لە خولەکانی پێشواتە لە ماوەکان و ساڵەکانی ڕابردوو زیاتر بێ و مامۆستایان تامەزۆن و کە ببنەوە بە ئەندام لێچێتی مامۆستانی کوردستان. عفوا خوا بەس تێبینیەکی گچکە لەسەر و پرسیات هەموو ڕێکخراوێک مافی ئەوەی هەیە کار بۆ بکە ئەندامەکانی زیاد بکە. ئێمە یەک لە خاڵەکان کە ئەمڕۆ گفتوگۆمان کرد چۆن بتوانین ئەندامی خۆمان زیاد بکەین. ژمارەی مامۆستایان 135,000 مامۆستایە 75,000 ئەندامن ئێمە تموحمان ئەوە هەیە سەرجەم مامۆستایان ئەندام بوون. بەڵێ دەی دوایەوە پۆلە ناکۆتاکان کە چەند ڕۆژێک پێشە سا لە بەشێک لە قوتابخانەکان تاقیکردنەوەیان بوو. دەنگۆیەکەم بۆ ئەوە ئەبێتە دوا تاقیکردنەوەیان ڕەنگە ساڵێک خوێندنیان لێرەوە بوەستێت. ئێوە لەگەڵ چیدا بۆ ئەوان؟ ئێمە تەکیدمان کردووە. بەڵێ چۆن تەواو بکرێت؟ لە سەرەتای قسەکانمان و لە کۆبنە زۆر تێکمە ساڵی خوێندن ناوی بەو شێوەیە کۆتایی ببێنێت. تەسەورەکەم وزارەتی پەروەردەی هیچ بەرنامەیەکی نییە لەسەر ئەو بابەتە ساڵنامەیەکی خۆی هەیە بەپێی ساڵنامەی خۆی ڕێکات و ئەو ساڵنامە بۆ کۆتایی تاقیکردنەوەکانی وەرزی پۆلە ناکۆتاییەکان ماوە تقریبا نزیکەی مانگ و نیمێکی ماوە و بە دەرفەت هەیە بۆ ئەوە قوتابی خوێندکار خوێندنێکی باش بکات بۆ ئەو بتوانێت تاقیکردنەوەکان لەسەر 60 بکات واتە 20 بەدیلی 60ەکە نییە. وڵا سوپاس بەخۆی ڕاستیەکەی بڵێن داتایەکی جێگیر یعنی داتایەکی تۆمارکراو بەو شکڵی نییە چکە خۆتان دەزانن تعاملکردن لەگەڵ 6,700 ناوەندی خوێندن و 1,700,000 تەڵەبە و 130,000 مامۆستا و لە شوێنە جۆرا جۆرەکان بەڕاستی ئەمە زەحمەتە و ئامارە ئەو داتایە. بەڵام ئێمە بەڕاستی بە جۆرەی ئەوەی کە لە بەردەستماندا هەیە یعنی ئەوەی کە ئێمە زانیمانە پێ دەچێت ژمارەی قوربانیانی کۆڤید-19 لە 6 مامۆستا تا 7 مامۆستا بێت یعنی بەڕاستی تا ئێستا ئەمە بێزگەلەوەی توشبوون ڕەنگە خۆی لە دەوروبەری 1000 کەسرێک بداتن کە مامۆستایان توش بوون ئەمە بەنسبەت خابنی خوێندکاران ئەمە ژمارەمانی بەڵام ئەمڕۆ لە کۆبنەوەی تەنفیزی قەرارماندا کە هەموو لەقان بەرپرسن لەوەی داتایەکی مەزبوط لەو بارەیەوە پێشکەش بکەن. بەڵێ فەرموو. حەزەکەم شتێک تاکید کەمە ساڵی پار وەرزی دووهەم تەنها وەرزی یەکەم نەبوو وەرزی دووەمیش لێ خوێنرا هەمومان دەزانین وەرزی یەکەم تەواو بوو ئێمە لە کۆتایی مانگی دوو خوێندنگاکان دەرگاکان قەپات کریا واتە وەرزێک بە کاملی خوێنراوە و پاشان لە وەرزی دووهەم باش ڕۆیشتن هەمووتان دەزانن لە مانگی سێ لە کوردستانە پشووی زۆرە پشۆکاری نەورۆز هەیە کۆمەڵی پشووتر هەیە واتە مانگی سێ لە کوردستانە خوێندن کەمە تەنها مانگی 4 ساڵی پار تەنها مانگی 4مان فەوتاوە ئیمساڵ هەموو هەوڵی خۆمان دەدەین کە ئەو بەرنامە وەزارەتی پەروەردە دایناوە بەکترۆنی بێت یان ناوەندەکانی خوێندن بێت تەواو بکرێتەوە دنیای کەسوکاری قوتابیانی خوێندکاریانەکەن کە ساڵی خوێندنیان نافەوتێ و چارەنووسی دیار دەبێت. دەستی وەش خۆش.